سڵاو بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە زنجیرە بەرنامەکانی پێکی کۆمەڵە هاتووینەتەوە خزمەتتان لەگەڵمان بن. ڕاگەیاندنی کۆمەڵە سەبارەت بە تێکهەڵچوونەکانی ڕۆژی پێنجشەممە لە مەریوان. بەپێی ئەو هەواڵانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بوونەتەوە شەوی پێنجشەممە لەسەر هەینی ڕێکەوتی 15 گەلاوێژ تێکهەڵچوونی چەکداران لە گەڵهێزی ئینتیزامی ڕژیم لە دەوروبەری شاری مەریوان ڕوویداوە کە گۆیا کوژرا و برینداریشی لە هێزەکانی ڕژیم لێکەوتووەتەوە. چەند ماڵپەڕی سەر بە سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی کۆمەڵەیان وەک هێزی دەرگیر لەو تێکهەڵچوونە ناوبردووە. ئەوە لە حاڵێکدایە کە کۆمەڵە بەرپرسیارەتی ئەو تێکهەڵچوونەی و ئەستۆ نەگرتووە. بۆیەش ئێمە ڕاگەیەندراوەکانی کۆماری ئیسلامی لەو بارەوە و درۆ دەخەینەوە و ئەو ناوبردنە لە کۆمەڵە بە پیلانی کۆماری ئیسلامی دژ بە بزوتنەوەی حەقخوازانەی گەلی کورد و کۆمەڵە دەزانین. سکرتاریەتی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران 16 گەلاوێژی 1394 هەتاوی. کۆبوونەوەی کومیتەی ڕێکخستنی کۆمەڵە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕۆژی هەینی ڕێکەوتی 7 ئاگۆستی 2015 کۆبوونەوەی هەڵسەنگاندنی چالاکیەکانی سێمانگەی ئەندامانی کومیتەی ڕێکخستنی کۆمەڵە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بەشداری نوێنەرایەتی کۆمەڵە لە واشنگتۆن بەڕێوەچوو. سەرەتا لەلایەن هاوڕێ سەلاح بایزیدی باسێک لەبارەی چۆنیەتی بەڕێوەچوون و بڕیارنامەکانی پەسەندکراوی پلێنەمی چوارمی کومیتەی ناوەندی هەڵبژێردراوی کۆنگرەی 14 پێشکەش کراو لەو پەیوەندیەدا هێندێک پرسیار و تێبینی هەبوو کە وەڵام درراوە. لە بەشی دووەمی کۆبوونەوەکە هەریەک لە ئەندامانی کومیتەی ڕێکخستنی کۆمەڵە لە ئەمریکا هاوڕێیان جەلیل ئازادی خواست، دکتۆر مورتەزا ئیسفەندیاری و قاسم وەیسی وەک بەرپرسی ئۆرگانەکان باسییان لە چۆنیەتی چالاکیەکانی ئەو سێمانگە و دوورنمای پرۆژەکاریەکانی داهاتووی کومیتەی کۆمەڵە لە ئەمریکا کرد. لەناو ئەو راپۆرت و باسی ئۆرگانەکان ئاماژە بە پەرەپێدان بە پەیوەندیەکانی کۆنگرێس، حکوومەتی و ناوەندەکانی تینگتانکی ئەمریکا، پەیوەندیە کوردستانی و ئێرانیەکان و پرۆژەی دانانی ستودیۆیەکی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات لە واشنگتۆن کرا. کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران کومیتەی ڕێکخستنی کۆمەڵە لە ئەمریکا 7 ئاگۆستی 2015. پیلانی تێرۆریستی کۆماری ئیسلامی بۆ تەقینەوە لە ئوردوگای کۆمەڵە پوچەڵ کرایەوە. بەم جۆرە بە ئاگاداریتان دەگەیەنین کە لە شەوی هەینی لەسەر شەممە واتە 16 گەلاوێژی 1394 هەتاوی 7 ئوتی 2015 دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامی بە یارمەتی خائینێک کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵە دزەی کردبوو 4 بۆمبی گەورەی کە بە دەیان کیلۆ مادەی تەقینەوەیان تێدا بەکارهێنابوو لە یەکێک لە ئۆرگانەکانی کۆمەڵە کە شوێنی کاری دەیان کادر و پێشمەرگەی کۆمەڵەیە دەچێنێت. راپۆرتێک لەو بارەیەوە دەبینین. خەڵکی تێکۆشەری کوردستان، هاوڕێیانی کۆمەڵە، بەم جۆرە بە ئاگاداریتان دەگەیەنین کە لە شەوی هەینی لەسەر شەممە واتە 16 گەلاوێژی 1394 هەتاوی بەرامبەر بە 7 ئوتی 2015 زاینی دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامی بە یارمەتی خائینێک کە لە ناو ڕیزەکانی کۆمەڵە دزەی کردبوو 4 بۆمبی گەورەی کە بە دەیان کیلۆ مادەی تەقینەوەیان تێدا بەکارهێنابوو لە یەکێک لە ئۆرگانەکانی کۆمەڵە کە شوێنی کاری دەیان کادر و پێشمەرگەی کۆمەڵەیە دەچێنێت. ڕۆژی شەممە 17 گەلاوێژ کاتێک هاوڕێیان بە مەبەستی دەستپێکردنی ئەرکی ڕۆژانەیان لە شوێنی کارەکەیان کۆدەبنەوە بۆمبە چێندراوەکان کەشف دەکەن و تیمی پسپۆڕانی پوچەڵکردنەوەی ئەم بۆمبانە لە هەرێمی کوردستان ئاگادار دەکەنەوە. تیمی پوچەڵکردنەوەی بۆمب هەر زۆر زوو دەگەنە شوێنەکە و دوای چەندین کاتژمێر کاری تاقەت پڕوکێن و مەترسیدار وەلەو پەڕی هوشیاریەوە هەر 4 بۆمبەکە پوچەڵ دەکەنەوە. بێگومان ئەگەر بۆمبەکان تەقیبانەوە و بە ئارەزووی دڵی ڕەش و جەنایەتکارانەی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی جێبەجێ کرابایە نەتەنیا چەندین کادر و پێشمەرگەی کۆمەڵە گیانی خۆیان لەدەست دەدا و شەهید دەبوون، هەروەها بەدەیان بنەماڵەی کۆمەڵە بە ماڵ و منداڵەوە گیانی خۆیان لەدەست دەدا. بۆمبەکان بە مەبەستی
کوشتنی ژمارەیەکی هەرچی زۆرتر واڕێ خرابوون کە بە چەند قۆناغ یەک لە دوای یەک دوای تەقینەوەی هەوڵ و لە کاتی دروستبوونی قەرەباڵغی تەقاندرابانەوە. تەنیا هۆکاری پوچەڵکردنەوەی ئەم کردەوە نامرۆڤانەی کۆماری ئیسلامی وشیاری هاوڕێیانی کۆمەڵە و کاری پسپۆڕانەی تیمی پوچەڵکردنەوە بوو. بۆیەش ئێمە ڕای دەگەێنین کە بە خۆشیەوە هاوڕێیانی ئێمە و هەروەها هەموو ستافی تیمەکە سڵامەتن و هیچ زیانێکی مرۆڤی و مادیان لێ نەکەوتوەتەوە. خەڵکی تێکۆشەری کوردستان، ئێمە چەندەها جار و لەو دەرفەتانەی بۆمان ڕەخساوە هۆشدارمان داوە کە کۆماری ئیسلامی بەتایبەت دوای ڕێکەوتنە ناوەکیەکەی و بە مەبەستی شاردنەوەی پاشەکشە ئابروبەرانەکەی لەم بوارەدا هەڵدەکتوێتە سەر بزوتنەوەی ئازادی خوازانە لە ئێران و دیارە پێش هەموو ئەوانەش و هەروەک هەمیشە زەربەلێدان لا بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان و حیزبە ڕەسەنەکانی کوردستان و بەتایبەتی کۆمەڵە. ئاشکرایە کە کۆماری ئیسلامی بۆ ئەنجامی ئەم مەبەستە لە داڕشتنی هیچ پیلانێک کۆتایی ناکات. لەوانە دروستکردنی دەرگیری ساختە لێرە و لەوێ. یەک لەوانە هەر شەوی پێش ڕووداوەکە گەورەکردنەوەی تێکەڵچوونێکی ساختە لە مەریوان بوو و دواییش تاوانبارکردنی کۆمەڵە بەو تێکەڵچوونە. ئێمە داوا دەکەین لە خەڵکی خەباتکاری کوردستان دەنگی ناڕەزایەتی خۆیان لە هەمبەر ئەم کردەوانە هەڵبڕن. داوا لە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات دەکەین بە نیشانەی یەکگرتووی لە بەرامبەر سەرکوت و کردەوە تێرۆریستیەکانی کۆماری ئیسلامی ناڕەزایەتی خۆیان دەرببڕن. کۆمەڵە داوا لە پارلەمان و حکوومەتی هەرێم دەکات بەرامبەر بەو کردەوانەی کە لە خاکی کوردستان و بەبێ هیچ پاساوێک لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئەنجام دەدرێ هەڵوێستی گونجاو بگرن. کۆمەڵە داوا لە نوێنەرایەتی و کۆنسولخانەی وڵاتانی دەرەکی ڕێکخراوە نێونەتەوەیەکان لە هەرێمی کوردستان دەکات لە ئاست ئەم کردەوە ترۆریستی و دژە مرۆییەی کۆماری ئیسلامی بێدەنگ نەبن. ئێمە چاوەڕوانین کە پارت و حیزبە کوردستانیەکان کەسایەتیە نیشتمان پەروەرەکانی هەر چوار پارچەی کوردستان دەنگی ناڕەزایەتی خۆیان دەرببڕن. سکرتاریەتی کومیتەی ناوەندی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران هەژدەی گەلاوێژی 1394 هەتاوی بەرامبەر بە 9 ئوتی 2015 زاینی. وەفتێکی پەیوەندیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران سەردانی کۆمەڵیان کرد. ڕۆژی یەکشەممە 9 ئوت وەفتێکی پەیوەندیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران بە سەرپەرستی بەڕێز محەممەد ساڵح قادری ئەندامی ڕێبەری و بەرپرسی پەیوەندیەکانی حەدەکە سەردانی دەفتەری نوێنێرایەتی کۆمەڵی شۆڕژگێریان کرد لە شاری هەولێر و هاوسۆزی و هاوخەباتی خۆیان لە هەمبەر هەوڵە تێرۆریستیەکەی دەستگای ئیتلاعاتی کۆماری ئیسلامی دەربڕی و ئامادەی خۆیان بۆ هەر چەشنە هاوکاریەک لەو بارەوە ڕاگەیاند. جێگای باسە وەفتەکەی پەیوەندیەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو کردەوەی کۆماری ئیسلامیان بە توندی مەحکوم کرد و هەردوولا بۆ پاراستن و پتەوترکردنی هەرچی زیاتری بواری ئەمنیەتی جەختیان لەسەر هاوکاری زیاتر کردەوە. هەیئەتێکی حیزبی شیوعی کوردستان سەردانی کۆمەڵیان کرد. هەیەتێکی حیزبی شیوعی کوردستان بە سەرپەرشتی مامۆستا گۆران ئەندامی کومیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیەکانی ئەو حیزبە لە شاری سلێمانی سەردانی پەیوەندیەکانی کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان لە سلێمانی کرد و لەلایەن هەیئەتێکی کۆمەڵەوە بە سەرپەرشتی ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی پێشوازیان لێکرا. هەیەتی حیزبی شیوعی لەو دانیشتنەدا ئەو کردەوە تێرۆریستیە کە لەلایەن دار و دەستەکانی کۆماری ئیسلامیەوە لە ڕێگای چاندنی بۆمبەوە ویستبوویان بارەگایەکی کۆمەڵە لە ئوردوگای زرگوێز بتەقێنەوە مەحکوم کرد. هەر لە درێژەی ئەو دانیشتنەدا خۆشحاڵی خۆیان لەوە دەربڕی کە لەلایەن پێشمەرگەکانی ئەو حیزبەوە ئەو کردەوە تێرۆریستیە پوچەڵ بوونەتەوە و هیچ زیانێکی گیانی و مادی بەدواوە نەبووە. هەیئەتێکی حیزبی دموکراتی کوردستان سەردانی کۆمەڵیان کرد. هەیەتێکی حیزبی دموکراتی کوردستان بە سەرپەرشتی کەریم مەهدەوی ئەندامی کومیتەی ناوەندی و بەرپرسی پەیوەندیەکانی ئەو حیزبە لە شاری سلێمانی
سەردانی پەیوەندیەکانی کۆمەڵی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانیان لە سلێمانی کرد و لەلایەن هەیەتێکی کۆمەڵەوە بە سەرپەرشتی ئەنوەر محەممەدی ئەندامی دەفتەری سیاسی پێشوازیان لێکرا. هەیەتی ناوبراو لەو دانیشتنەدا خۆشحاڵی خۆیان لە پوچەڵکردنەوەی ئەو کردەوە تێرۆریستیە دەربڕی کە لەلایەن دارودەستەکانی کۆماری ئیسلامیەوە لە ڕێگای بۆمبەوە ویستبوویان بە ڕێگایەکی کۆمەڵی شۆڕژگەر لە ئۆردوگای زەرگوێز بتەقێنەوە. هەر لە درێژەی ئەو دانیشتنەدا هەڵسەنگاندن بۆ بارودۆخە نوێ کرا و جەخت لەسەر هاوکاری زیاتری نێوان هەردوولا لە بواری ئاڵوگۆڕی زانیاری بە مەبەستی هەرچی زیاتری پاراستنی هەمووان لە پیلانە تێرۆریستیەکانی کۆماری ئیسلامی کرایەوە. ڕاگەیاندنی حیزبی دموکرات هەدەکا سەبارەت بە هەوڵە تێرۆریستیەکانی ئەم دوایانە بۆ سەر ئۆردوگای کۆمەڵە. ئێمە وێڕای دەربڕینی هاوسۆزی لەگەڵ ئەو لایەنانە و محکومکردنی ئەو بۆمبدانان و هەوڵە تێرۆریستیانە وە بیر دێنینەوە کە هاوکات و پێش ڕێکەوتناوەکیەکەی نێوان کۆماری ئیسلامی گروپی 5 ڕامانگەیاند بوو کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە دوای ئەو ڕێکەوتنەدا هەم دەستە و تاقمە تێرۆریستیەکانی بەستراوە بە خۆی بەهێز دەکا کە ئەوەش ئالۆزی زیاتری ناوچەی لێ دەکەوێتەوە و هەم دەستی بۆ کاری تێرۆریستی و تەقاندنەوە لە ڕێگای بەکرێگیراوانیەوە ئاواڵەتر دەکا و لەو بارەوە هۆشدارماندا هەموو لایەکمان ئاگادار کرد کە بەداخەوە ئێستا بەکردەوە دەیبینین. وڵاتانی 5 و گشت لایەک لە مەترسی کارە تێرۆریستیەکانی کۆماری ئیسلامی بەگشتی و بۆ سەر بنکە و بارەگاکانی هێزەکانی خۆرهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان ئاگادار دەکەینەوە و چاوەڕوانین کە لە هەر ڕێگایەکی ممکنەوە بربەکردەوە تێرۆریستیەکانی کۆماری ئیسلامی بگرن. حزبی دموکراتی کوردستانی ئێران دەفتەری سیاسی 19 گەلاوێژی 1394 هەتاوی 10 ئوتی 2015 زاینی. ڕاگەیەندراوی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ سەبارەت بە چاندنی بۆمب لە بارەگای کۆمەڵە. هاونیشتمانیانی خەباتکار، ڕێکخرا و پارتە ئازادی خواز و دژە هەڵاواردنەکان. کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ ئەم کردەوە دژە مرۆیی و پیلانە شومە تاوانکارانەی کۆماری ئیسلامی محکوم دەکات و وەبیری دێنێتەوە کە تەنیا یەکێتی و یەکڕێزی هێزە شۆڕژگێڕەکان و ئۆپۆزیسیۆنەکە دەتوانێت ئاوها پیلانگێڕی گەلێک نە یەکەم جار و نە دوایین جاریش دەبێت پوچەڵ بکاتەوە. کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ داوا لە خەڵکانی خەباتکار و پارت و ڕێکخراوە ئازادی خوازەکان و دژە هەڵاواردنەکان دەکات کە ئەم کردەوە شوم و سەرشۆڕانەی کۆماری ئیسلامی ئێران زیاتر لە پێشوو بۆ ڕای گشتی و خەڵکانی جیهان ئاشکرا بکات. هەر لەم پێناوەدا پارت و ڕێکخراوە ئازادی خوازەکان و دژە هەڵاواردن و شۆڕژگێڕەکان بەردەوام هۆشداریان داوە کە ئەم ژەهرە ناچێتە گەروی دەسەڵاتی ملهوڕی کۆماری ئیسلامیەوە، بەڵکو کۆماری ئیسلامی بۆ چاواشەکاری پاشەکەشە و دۆڕاندنی لە پرسی ناوەکی لە هەمبەر کۆمەڵگەی جیهانی لە هەوڵی دەرخواردانی ئەم ژەهرە بە گەروی خەڵکانی تێکۆشەری ئێران و ئۆپۆزیسیۆنی ئێرانی خۆی بووە. سکرتاریەتی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فێدراڵ 19 گەلاوێژی 1394. بەردەوامی پاڵپشتیەکان بۆ محکومکردنی هەوڵە تێرۆریستەکەی کۆماری ئیسلامی لە ئۆردوگای کۆمەڵە. پاڵپشتی چالاکان و حیزبەکان و جەماوەری کوردستان بۆ محکومکردنی هەوڵە تێرۆریستیەکەی کۆماری ئیسلامی لە ئۆردوگای ناوەندی کۆمەڵی شۆڕژگێر بەردەوامە. کۆمەڵێک لە کوردەکانی خۆراسان، شماڵی ئێران و بەشێک لە لایەنگرانی حیزبی کۆمۆنیستی ئێران لە شاری سنە ئەو کردەوە تێرۆریستیە نامرۆڤانەی کۆماری ئیسلامیان محکوم کردووە و ڕایانگەیاندووە کە کۆماری ئیسلامی بەو شێوازە تێرۆر و تۆقاندنە ناتوانێت پێش بە شۆڕشی حەقخوازانی خەڵکی کوردستان بگرێت. جێگەی باسە لە درێژەی محکومکردنی ئەم کردەوە تێرۆریستی ڕژیم لە بارەگای ناوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕێگا جۆرە و جۆرەکانەوە پەرۆشی خۆیان دەربڕیوە.
ڕاگەیاندنی پارتی کۆماری کوردستان. پارتی کۆماری کوردستان دەنگی خۆی دەخاتە پاڵ دەنگی کۆمەڵی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران و گشت حزب و لایەنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کار و کردەوە تێرۆریستیەکان و پیلانگەڕیەکانی ڕژیمی داگیرکاری ئێران ڕێسوا و محکوم دەکات. داوا لە ڕای گشتی جیهان و نەتەوە یەکگرتوەکان و یەکێتی ئوروپا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و گەلانی ئازادی خواز دەکەین لە ئاست ئەو کار و ڕەفتارە دژمنکاریانەی ڕژیمی داگیرکاری ئێران بێدەنگ و بێ هەڵبێز نەمێنن. ئەو کار و کردەوە قیزەونانی ڕژیمی داگیرکاری ئێران محکوم و ڕیسوا بکەن. پارتی کۆماری کوردستان 18 خەرمانانی 2715 کوردی 9 هەشتی 2015. لێرەدا سەرنجشان بۆ بیستنی وتوێژی هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی لەگەڵ دووچەوێلە سەبارەت بە بۆمب چاندنەکانی کۆماری ئیسلامی ڕادەکێشم. کۆمەڵەی شۆڕژگەڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران 4 بۆمبی لە بارگای ناوەندی خۆی لە هەرێمی کوردستان پوچەڵ کردەوە. کۆمەڵە ئێرانی تۆمەتبار کردووە و تا ئێستاش بەرپرسانی ئێران هیچ دژکردەوەیەکی فەرمیان سەبارەت بەو ڕووداوە نەخستوەتە ڕوو. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە لە وتوێژێکدا لە ڕۆژی دووشەممە 19 گەلاوێژ لەگەڵ دوویچ وێڵا هەواڵی پوچەڵکردنەوەی 4 بۆمبی لە بارگای ناوەندی کۆمەڵەدا و هەروەها ڕایگەیاند کە لە ڕۆژی شەممە 17 گەلاوێژ ئەو بۆمبانە دیتراونەتەوە و لەلایەن هێزەکانی ئاسایشی هەرێمی کوردستان پوچەڵکراونەتەوە. سکرتێری گشتی کۆمەڵا لە درێژەدا ڕایگەیاند لە پاش لێکۆڵینەوە و توێژینەوەیەکی زانستی و سیاسی گەیشتی ناو ئاکاما کە ئەو بۆم ڕێژکردنە زۆر وردبینانە و چەند ڕەهەند بووە. وەها کردەوەیەک لە توانای هیچ حیزبێک یان ڕێکخراوێکی ئاساییدا نییە. بەپێی زانیاریەکانی کارناسانی هەرێمی کوردستان مەوادێک کە لەو بۆمبانەدا بەکارهاتبوو یەکێک لە کاریگەرترین و مەترسیدارترین مەوادی تەقینەوە بوو بە ناوی C4. جۆری بۆم ڕێژکردنەکە لە ڕێگای دوورەوە و زنجیرەی بووە. کۆی ئەو زانیاریانە بۆمان ڕوون دەکاتەوەکە ئەو کارە تەنیا لە توانای دەوڵەتێکدایە و ئێمەش جگە لە کۆماری ئیسلامی دژمنێکی دیکەمان نییە. لەو پەیوەندیەدا هەواڵنێری ئیرنا ڕۆژی 16 گەلاوێژ ڕایگەیاندووەکە چەکدارەکانی حیزبێکی دژی کۆماری ئیسلامی ئێران هێرشیان کردووەتە سەر پازگایەکی مەریوان. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵا لەو پەیوەندیەدا لە وتوێژ لەگەڵ دوویچی وێڵاوەتی کۆمەڵا هیچ چەشنە ئاگاداریەکی لەو هێرشە نەبووە و ئەو ڕووداوەش ڕووداوێکی ساختە و سێناریۆ ئاسا بووە. هەروەها هەواڵنەری فارس تێرۆرە ناسەرکەوتووەکەی ڕەزا کەعبی بە کێشەی ناوخۆیی لێکدایەوە و وتبووی ئەگەر ئەو کارە لەلایەن ئێرانەوە باە تێرۆرەکەی سەردەکەوت. بەڵام بەڕێز عەبدوڵڵا موحتەدی کۆماری ئیسلامی ئێرانی تۆمەتبار کردووتی ڕەزا کەعبی خۆی تۆمەتەکەی ئێرانی ڕەت کردووەتەوە. لە درێژەدا ڕایگەیاند زۆر جار هێرشە تێرۆریستیەکان بە سەرکەوتووی بە ئەنجام ناگات. ئێران دەیویست سەفیری عەرەبستانیش لە واشنگتن ترۆر بکە کە سەرکەوتوو نەبوو. بەڕێز موحتەدی لە درێژەی وتوێژەکە داوتی ڕێکەوتنی ناوکی ئێران دەتوانێت دۆخێکی تەواو ئەمنیەتی لە ئێران و بەتایبەت لە کوردستانی لێ بکەوێتەوە. بەوتەی ئەو دوای ڕێکەوتنی ناوکی پێشبینی ڕووداوی تێرۆریستی لەلایەن ئێرانەوە دەکرا. هەروەها وتی کۆمەڵێک زانیاری هەبووە کە ئێران هاوکاری هێرشە تێرۆریستیەکان بووە لە هەرێمی کوردستان. بەڕێز عەبدوڵڵا موحتەدی لە کۆتایی داوتی ئەگەر کۆماری ئیسلامی ئێران هەنگاوی ناوەتە ئەو بەستێنە واتە تێرۆر لە هەرێمی کوردستان ئەوە بەرەو پێشچوونێکی مەترسیدارە و وێ دەچێت کۆماری ئیسلامی ئێران هێرشە تێرۆریستیەکانی لەناو هەرێمی کوردستان بە ئاشکرایی پەرە پێدابێ. سکرتێری گشتی کۆمەڵا داوای لە پارلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە بە دژی دەستێوەردان و کاری تێرۆریستی کۆماری ئیسلامی ئێران بوەستێتەوە و بەر بەو هێرشانە بگرێ. بەیاننامەی یەکێتی دموکراتی کوردستان سەبارەت بە پیلانە تێرۆریستیەکان لە ئۆردوگاکانی کۆمەڵە. تێرۆر بە هەموو شێوەیەک محکومە. بەپێی ڕاگەیەنراوەکانی کۆمەڵەی شۆڕژگەری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا هەوڵی کردەوەی تێرۆریستی جۆراوجۆری تەقاندنەوە و کوشتنی سەرکردایەتی و ئەندامانی هەردوو ئەو حیزبانە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە دراوە. بەڵام بە خۆشحاڵیەوە ئەو پیلانە نەگریسە تێرۆریستیە سەری نەگرتووە و توانراوە دەست بەجێ پوچەڵ بکرێنەوە.
وەک یەکێتی دموکراتی کوردستان هەر جۆرەکردەوەیەکی تێرۆریستی ئیدانە دەکەین و هاوسۆزی خۆمان بۆ هاوڕێیانمان لە کۆمەڵە ڕادەگەێنین و دڵنیاین کە هیچ کردەوەیەکی قیزەوینی تێرۆریستی ناتوانێت کاریگەری نەرێنی لەسەر باوەڕ و ئیرادەی گەلەکەمان دابنێت و هەردەم ئازادی خوازانی گەلەکەمان سوورتر دەبن لەسەر بەدەستهێنانی مافەڕەوەکانی گەلەکەمان و گەیشتن بە ئاشتی و ئازادی و دموکراسی. یەکێتی دموکراتی کوردستان 10/8/2015 زاینی. ڕاگەیەندراوی سازمانی خەبات سەبارەت بە چەند کردەوەی تێرۆریستی ڕژیمی ئاخوندی لە بەرامبەر هێزە تێکۆشەرە کوردستانیەکان. سازمانی خەباتی کوردستانی ئێران وێڕای دەربڕینی خۆشحاڵی خۆی بۆ پوچەلبوونەوە سەرنەکەوتنی پیلانگەڕیەکانی ڕژیمی ئاخوندی ئەو کردەوە تێرۆریستیانە بە توندی مەحکوم دەکات و داوا لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی هەرێمی و جیهانی دەکات لە ئاست ئەو سیاسەتە چەپەڵی دەسەڵاتدارانی ڕژیمی ئاخوندی بێدەنگ نەبن و لەگەڵ ئەوەشدا باشترین و خێراترین چارەسەر بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەو جۆرە کردەوانە لە یەکڕێزی و یەکگرتووی هێز و سازمانە خەباتکارەکانی کوردستانی ئێران دەبینێ. سازمانی خەباتی کوردستانی ئێران کومیتەی ناوەندی 19 پوشپەڕی 1394 هەتاوی. ڕاگەیاندنی ژمارێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری سەوڵاوە بە بۆنەی مەحکومکردنی کردەوە تێرۆریستیەکەی ڕژیم. کۆمەڵێک لە دۆستان و هەوادارانی کۆمەڵە لە شاری سەوڵاوە بە بۆنەی مەحکومکردنی هەوڵات تێرۆریستیەکەی کۆماری ئیسلامی لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە ڕاگەیاندنێکیان بڵاو کردووەتەوە. دەقی ڕاگەیاندنەکە بەم شێوەیەیە. هاوڕێیانی خۆشەویست، دڵسۆزانی کۆمەڵە، بنەماڵەی هاوڕێیانی پێشمەرگە. ئێمەش وەک هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان لە ڕۆژی شەممەدا هەواڵێکی دڵتەزێنمان پێگەیشت کە سەر تا پاجەستەمانی سڕ و بێدەنگ کرد. هەوڵی وەها گەورە و کارە ساتبار لە ئەگەری ڕوودانی هەم بۆ ئێمە وەک کۆمەڵیەکان لە ناوخۆی کوردستان و هەم بۆ ئێوەش لە ئوردوگای ناوەندی و سەرجەم بزوتنەوەی شۆڕشگێڕانی کوردستان کۆستێکی گەورە دەبوو کە قەرەبووکردنەوەی بەو ئاسانیە نەدەبوو. ئێمە لەگەڵ ڕژیمێکی درڕندەی وەک کۆماری ئیسلامی بەرەوڕووین کە دەبێت خۆمان ئامادە بکەین بۆ هەر ئەگەرێکی چاوەڕوان نەکراو. خەڵکی شاری سەوڵاوە بە درێژایی مێژوو ئەو شانازیەمان بووەکە درێژەدەری ڕێبازی کۆمەڵە و ڕێبەرانی خۆشەویستمان وەک کاک فواد مستەفا سوڵتانی، حەما حسێن کەریمی، دکتۆر جافەر و خانەی موعینی و سەدان تێکۆشەری یانبەخت کردوین کۆمەڵە بین. بە لەبەر چاوگرتنی بارودۆخی ڕژیمی تێرۆریستی ئیسلامی لەم سەردەمە و لە داهاتوودا ئەوە نیشان دەدات کە جارێکی دیکە دەستی ڕەشی تێرۆر بەسەر هەرێمی کوردستاندا بەتایبەتی بۆ ئێمەی کۆمەڵە لە ئارادا دەبێت. هەموو خاینان و خۆفرۆشانی ناوخۆیی ئاگادار دەکەینەوەکە تۆڵەی جەماوەر بەسەبرە و هیچ تاوانبار و ناتوانێت تا سەر درێژە بە ژیانی سەرشۆڕانەی خۆیان بدەن. مەرگ و نەمان بۆ ڕژیمی ئیسلامی بژی هێزی لە بن نەهاتووی کرێکاران و زەحمەتکێشان کۆمەڵێک لە دۆستان و هەوادارانی کۆمەڵە لە شاری سەوڵاوە ناوچەی شامیان ڕێکەوتی 20 گەلاوێژی 1394 هەتاوی. چالاکی هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شارەدەی قوروچیا بۆ مەحکومکردنی هەوڵە تێرۆریستیەکەی کۆماری ئیسلامی لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە. چالاکان و هەڵسوڕاوانی نهێنی کۆمەڵە لە گەورەدەی قوروچیای سەر بە شاری دێوڵان بە مەبەستی مەحکومکردنی کردەوە تێرۆریستیەکە لە ئوردوگای ناوەندی کۆمەڵە بە نووسنی پلاکارد چالاکیان بەڕێوە برد و ناڕەزایەتی خۆیان بەو کردەوەی ڕژیم دەربڕی. هەروەها لە ڕۆژانی ڕابردوو کۆمەڵێک لە شارومەندانی کوردی دانیشتووی پارێزگای خوراسان بەشێک لە لایەنگرانی حیزبەکانی دیکەی ئێران لە شاری سنە و دەوروبەری ئەو کردەوە تێرۆریستی کۆماری ئیسلامیان مەحکوم کردووە و ڕاگەیاندووە کە کۆماری ئیسلامی بەو شێوازە تێرۆر و تەقاندنەوە ناتوانێت پێش بە شۆڕشی حەقخوازانی خەڵکی کوردستان بگرێت. پەیامی کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی پەیامنووری مەریوان بە بۆنەی هەوڵات تێرۆریستیەکەی ڕژیم. کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی پەیامنووری مەریوان بە بڵاوکردنەوەی ڕاگەیەندراوێک هەوڵە تێرۆریستیەکانی کۆماری ئیسلامی لە ئوردوگای کۆمەڵە مەحکوم دەکەن. دەخی ڕاگەیەندراوەکە بەم شێوەی خوارەوەیە. لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو هەندێک گۆڕانکاری لە پارچەکانی دیکەی کوردستان باکوور باشوور ڕۆژئاوا هاتووەتە ئاراوە و کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوین و هەروەها ئاستی جیهانیشدا پێیناوەتە قۆناغێکی دیکەوە. ئێمە وەکو کۆمەڵێک لە
خوێندکارانی زانکۆی پەیامنووری مەریوان ئەم کردەوە قیزەبوونانی ڕژێمی تێرۆر و سێدارە محکوم دەکەین و پێی ڕادەگەیەنین کە ڕۆڵەکانی کورد هیچ کات بە کوشتن و لەناوبردن و ئەشکەنجە و تێرۆر و تەقینەوە لە ڕێبازیان وەرناگەڕێن و ڕێبوارانی ڕێگەی ئازادی ڕۆژ لە دوای ڕۆژ بە هەستێکی بەخرۆشترەوە ئەم ڕێگایە دەپوێون. هەروەها ڕژیم پێویستە ئەوەش بزانێت کە چیدی ئەم کردەوانە ناتوانێت ئێمە لە داخوازیەکانمان پاشگەز بکاتەوە. حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەن لە نێو دڵی خەڵک و جەماوەردا و پێویستە ڕژیم باش بزانێت کە ئێمە بە درێژایی مێژوو ئامادەی گیانبەختکردن بووین لە ڕێگای گەیشتن بە ئازادی و تا بەدیهێنانی واز ناهێنین. سەرکەوتن بۆ بزاوی ڕزگاری خوازانی گەلی کورد کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی پەیامنووری مەریوان 21/5/2015 کوردی. بینەرانی عزیز زۆر سپاس کە ئەم جارش تا کۆتایی بەرنامە هاوڕێمان بوون تا بەرنمەیەکی دیکەی پێکی کۆمەڵە و بە یەکگەیشتنەوەیەکی دووبارە کات و ساتێکی خۆشتان بۆ هیوادارین ماڵەوە.